بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاوتان لێبێ بیسەران و بینەرانی خۆشەویست. ئەمڕۆ لە شاری سلێمانی یەکەمین دیداری ئیسلامی لەلایەن سێلانە ئیسلامیەکەی هەرێمی کوردستانەوە ئەنجام درا کە ئەم دیدارە هەنگاوی پێشووتری هەبوو و تێیدا بەلاخی کۆتایی تێدا خوێنرایەوە و بە ئامادەبوونی سەرکردەی هەر سێلانە ئیسلامیەکە و مامۆستانی زانکۆ و کەسایەتی ئیسلامی لە هەرێمی کوردستان ئەم دیدارە ئەنجام درا بۆ گفتوگۆی زیاتر سەبارەت بە ئەمڕۆ کە ئەم دیدارەی تێدا ئەنجام درا بە میوانداری هەریەکە لە بەڕێزان ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەروە بەڕێز دکتۆر خالید محەممەد ساڵح مامۆستای زانکۆ شەنوکەوی ئەم بابەتاکەین بەرلەوەی بچمە لای میوانەکانم ڕاپۆرتێک لەوبارە. ڕاگەندراوی کۆتایی یەکەمین دیداری ئیسلامی لە هەرێمی کوردستان بەنەوی خوای بەخشندەی میهرەبان. ئەمڕۆ شەممە 18 ڕەزەبی 1438 بەرامبەر بە 15 نیسانی 2017 لە شاری سلێمانی و لە ژێر دروشمی بەرەو ئایندێکی گەشتر و بامەدەبوونی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی ئامینداری گشتی یەکێتی زانانی جیهانی ئیسلامی و سەرکردەی هەر سێلانی ئیسلامی کوردستان یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی، هەروەها هەندێک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و دەستێک لە ئیسلامخوازانی کوردستان لە زانایان و مامۆستانی زانکۆ و ڕووناکبیران و کەسایەتیە ئیسلامیەکان یەکەمین دیداری ئیسلامی سازکرا کە تیایدا پرۆژەی کاری هاوبەشی ئیسلامی و بارودۆخی موسڵمانان و خەڵکی کوردستان تاوتوێکرا. سەرلەبانی دیدارەکە بە وتاری چوار سەرکردەی کاری ئیسلامی لە کوردستان تەرخان کرا بۆ خستنەڕۆی دید و تێڕوانینی خۆیان بۆ کاری هاوبەشی ئیسلامی. سەرلێوارەی دیدارەکە تەرخان کرا بۆ گفتوگۆ و ئامادەبووان لە سەربارودۆخی کاری ئیسلامی و ئایندەی کاری هاوبەشی ئیسلام خوازان لە هەرێمی کوردستاندا. لە کۆتاییدا ئامادەبوانی یەکەمین دیداری ئیسلامی لە کوردستان تەکیدیان کردەوە لەسەر ئەم خاڵانەی خوارەوە. 1. بەشدارانی دیدار لە 6 گروپدا ڕەشنووسی پرۆژەی نەخشەڕێگایکاری هاوبەشی ئیسلامیان پەسەند کرد پاش سەرنج و تێبینیەکانیان. لەلایەن ئەندامانی دیدارەوە دەوڵەمەندکرا و خرایە بەردەستی دەستەی باڵای کاری هاوبەش. 2. دیدارەکە جەختی کردەوە لەسەر گرنگی چارەسەرکردنی قەیرانی سیاسی و دارایی هەرێمی کوردستان لەسەر و هەمووشیانەوە بە گەڕخستنەوەی دام و دەستگا شەرعیەکان و پێداچوونەوە بە بڕیاری ناڕەوای پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. 3. کارکردن بۆ پێکهێنانی مەرجایەتێکی کوردستانی بۆ بوارە فیکری و سیاسی و پەروەردەییەکان. 4. ڕاستپەردە و خاڵەکانی دیکە و هاوڕایی و هاوهەڵوێستی لەسەریان ڕنگدانەوەی هەبێت لەسەر ئایندەی کاری دەستەی باڵای کاری هاوبەشی ئیسلامی. 5. ئیسلامیەکان هاوکات لەگەڵ پرۆژەی ڕێخستنەوەی نێوماڵی خواندا پرۆژەیەکیشان هەبێت بۆ حاڵەتی سیاسی کوردستان و پرۆسەی چاکسازی و هەروەها ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و نەعەدالەتی و بەگەڕخستنەوەی دام و دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان. 6. دیداری یەکەمی ئیسلامی مافی چارەی خۆنووسین و بوونی قەوارەی سربەخۆی بە مافی ڕەوای گەلەکەمان زانی خەباتی بۆ دەستەبەرکردنی بە ئەرکێکی ئاینی و نەتەوەی دادەنێت. 7. بەشدارانی دیدار جەختیان کردەوە لە گرنگی هاوهەڵوێستی لە مەڕپەرسە سیاسی و نەتەوەیی و نیشتیمانیەکان. 8. تەبایی و هاوهەڵوێستی ئیسلامی و پرۆژەی برایەتی یەکڕیزی ستراتیژە و دوورە لە تەکتیک و هەنگاوی کاتی. 9. پرۆژەی کاری هاوبەش پەیوەستە بە تەوژمی کاری ئیسلامیەوە لە کوردستاندا. 10. پرۆژەی کاری هاوبەشی ئیسلامی بۆ دژاتی هیچ لایەن و تەوژمێکی دیکە نییە و هەوڵێکی دیکەیە بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کوردی کە ئیسلامیەکان بەشێکی پێکهێنەری ناوماڵی کوردەوارین. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان. ماوەستا ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی سوپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر خالید مامۆستای زانکۆ سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز. ماوەستا ڕێبوار لە بەڕێزەوە دەست پێکەم. ئێوە سێلایەنی ئیسلامی لە هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە مەشغوڵی کاری هاوبەشی ئەم سێلایەنن. ئەمڕۆ یەکەمین دیداری ئیسلامیتان بەو ناونیشانە بەست پێکەوە بەرەو ئایندێکی گەشتر. ئەتوانین بڵێن ئایندێکی گەشت چاوەڕوانیەکە لەم یەکەم دیدارەوە؟ بسم الله الرحمن الرحیم. ئەم سەرەتا پێشتر ئەوە بڵم کە دیدارە تەبان یەکرێ بڵێن یان یەکێکە لە کارە دیارەکانی دەستەی باڵای کاری هاوبەش کە دەستەی باڵای کاری هاوبەش خۆی
دوای زنجیرەیەک کۆبوونەوە کە ئێمە ئەمڕۆژ لە دیدارەکەدا ئاماژەمان پێکرد دوای زنجیرەیەک لە کۆبوونەوەی نێوان لایەنە ئیسلامیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و پێکهێنانی لیژنەی هاریکاری و هەوڵی بەشێکی زۆر لە دڵسۆزانی هەم سێلایەنە ئیسلامیەکە و هەم ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش دەستەی باڵای کاری هاوبەش دروست بوو. ئەم دیدارەی ئەمڕۆ کاری دەستەی باڵای کاری هاوبەش بوو مەحەز کە وەک بۆ دەستپێکی کارەکانی دەستەی باڵای کاری هاوبەش بۆی ئەو کارانەی کە هەیەی و ئەو پرۆژەی هەیەی ومە بەشێک لەو بڕگانەی کە لە کارنامەی کاری هاوبەشی ئیسلامیش سابتمان کردووە گەڵاڵە کرابوونەوە لە ناو ڕەشنووسەکە بۆی کە ڕاو سەرنجی بەشداربوانی لەسەر بێ ئەوەی کە ئەمڕۆ هەبوو حەقیقەت ینی تەواوی ینی ڕێکخراوەکان و ینی قیادەی حزبە ئیسلامیەکان و ئەمانە نەبوو پێویستە بڵێم ینی بەشێکی کەمی ئێمە هەوڵماندا بەشێکی کەمی قیادەی فعلی سێلایەنە ئیسلامیەکەی تێدا بێ حەدی گەورە بۆ ئەو خەڵکانە تەرخان کرابوو کە لە دەرەوەی ئەم کاری ئەم لایەنانن بۆی ئەوان بتوانن سەرنج و تێبینی و پێشنیاری خۆیان بخەنە ڕوو و دەرەنجام ئێمە بە دوو شێوە لە کۆتاییدا بۆ چوونی ئەو خەڵکەمان وەرگرت یەکیان لە گفتوگۆیەکی کراوەدا ئەوان بۆ چوونی خۆیان خستە ڕوو دووەمیش ئەوەیە کە لە ئەو مسودەی کە خستمانە بەردەستی بەشدار بووان ئەوان قسەی خۆیانیان لەسەر کرد حەزفیان کردووە تعدیلیان کردووە ئیزافاتیان بۆ کردووە و ئەمە نەتیجە ئەمەی خەینەوە بەردەستی دەستەی باڵای کاری هاوبەش وەکو تەوسیات بە تەئکید دەبێت تانی وەکو لە کۆنگرەی ڕۆژنامە نووسیەکەش و لە بەلاغەکەش ئاماژەمان پێ کردووە ئەبێتە جێی گرنگی ینی ڕەنگە ئەولەویەتی داهاتووی کاری دەستەی باڵای کاری هاوبەش لەسەر ڕاو سەرنجی بەشداربوانی ئەم دیدارە بێت. دەستخۆش ماسارەبوار ئەگەرەمەوە لای بەڕێزت کاک دکتۆر بەڕێزت ماوەیەکە لەگەڵ لە دەرەوەی سێ بازنە ئیسلامیەکەیە لە دانیشتن و گفتوگۆ و ئەمڕۆژ لە دیدارەکەدا کە بەڕێزت ئامادە بووی وابزانم ئەندامی دەستەی باڵای دیدارەکەش بووی ئەتوانین بڵێن ئەمە هەنگاوێکی گەورە بوو ئەم سێ لایەنە نای بۆی کە بگەنە ئاستی دیدارێکی ئیسلامی و دوجار ئەو پرۆژەی کە ئەم سێ لایەنە قسەی لەسەرەکەن هەم بۆ یەکبوون یەکگرتن و یەک حیزبی لە هەرێمی کوردستان هەروەها یەک لیستی هەروەها یەک پەیامی سێ لایەنە ئیسلامیەکە ئەم هەنگاوە بوو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس بۆ بەڕێزت بۆ میوانداریە سپاس بۆ جنای مەساڕێبوار کە ئامادەی لەگەڵمان من پێم وایە هەنگاوەکە هەنگاوێکی گەورە نییە یعنی ئێمە هەرگیز هەنگاوێکی گەورە نییە سێلایەنی ئیسلامی بەیەکەوە دیدارێک سازکە شتێکی ئاسایی و زۆر سروشتیە ئەوەی کە گەورەیە ئێمە ئەمانەیە پرۆژەیەکی هاوبەش پێکەوە دروست بکەین و ئەمانەیە تەبەنی کارێکی هاوبەش بکەین لە کوردستانە ئەم جارە بەدەر لە لایەنە ئیسلامی سیاسیەکان یعنی ئەوەی گرنگە لێرە ئەوەیە کە ئێمە چەند ساڵێکە نەیارانی کاری ئیسلامی یانەیە وێنەی کاری ئیسلامی بەو شێوازە بکەن کە ئیسلامیەکان فۆرمی ئاینیان بە مەبەستی خزمەتکردنی پرۆسە سیاسەکەی خۆیان بەکاردێنن واتە ئاین خزمەت بە پرۆژە سیاسەکانی خۆیانەکە هەر بۆیە ئەوان بەم شێوەیە بازرگانی بە دروشما ئاینەکانەوەکەن ئەمڕۆ ئەمە پێچەوانە ئەبێتەوە لایەنە ئیسلامی سیاسیەکان دێن کارە سیاسەکەیانە ئەخەنە خزمەت فۆرمە ئاینەکەەوە و یانەیە خزمەتی دینی پێ بکەن بەچی بەوەی کە کەسایەتی ئیسلامیەکان مەمۆسایانی ئاینی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەموو ئەمانە بان کراون بۆی ئەمانە قسە بکەن لەسەر پرۆژەی داهاتووی کاری ئیسلامی لە کوردستانە کەواتە بەدەر لە بوعدە سیاسەکەی ینی ئێمە ئەوە ئەسەلمێنین بەوەی کە کاری بانخوازی و دینداری پرۆژەیەکی سیاسی مجرد نییە ناوەی نەما پرۆژەیەکی دینداریە بە مەبەستی خزمەتکردن بۆ قیامەتی خەڵک ڕەزامەندی خوای پەروەردگار بەکاردێ ئەمە پەیامێکی گەورە بوو بە تەسەووری من بەوەی کە ئێمە بتوانین دین وەکو خۆی وەکو پەیامەکەی خوای پەروەردگار بانگەوازی ئیسلامی وەکو ئەرکی هەموو تاکێکی موسڵمان خەڵک ئەمە بکاتەوە وەکو تر لەو ڕۆیشەوە ئەتوانین بڵین کارێکی گرنگ بوو پرۆژەکەی ئەمڕۆ بەوەی کە ئێمە بە هەمومان پێکەوە هەوڵ دەین هاوڕابین لەمە دوا بۆ کاری داهاتوومان ئەگینا لەوانەیە پێکەوە دانیشتن و یەکتر بینین و دیدار و ملتەقا بەو شێوازە شتێکی گرنگ نەبێ خۆی لە خۆیان ئەگەر هات و ناوکڕۆک و ئامانجی دیدارەکە بریتینە بێ لە یەک ڕیزی و دروستکردنی
دیدگایەکی هاوبەش بۆ پرسەچارە نووسازەکانی لەم و دوای داهاتووی کاری ئیسلامی و بانخوازی. ئەستەم نییە سێلانی سیاسی لە هەرێمی کوردستان لەسەر نەهجی جیاواز بکەن بەو ئاسی بەڕێزت باسیەکەی؟ نا چونکە ئەوی ئێمە باسیەکەین لە پرۆژە ئیسلامەکەیە ئێمە نامانەوێت بۆ چوونە جیاوازەکان بسڕینەوە، ناشمانەوێت حەسب هیچ پێکاتەیەکی سیاسی بکەین لە کوردستانە. ئێمە ئەمانەیە پرۆژەی کاری هاوبەشمان هەبێ، ئەمانەیە پرۆژەکانمان تەواوکاری یەکتر بن. لەبەرەوە قرس نییە، یعنی ئەم پرۆژەیە خەڵک وەکو خۆی تێی بگا بەو شێوازە نییە ئێمە بڵین ئەبێ ئەم لایەنانە نەمێنن ئەبێ بۆ چۆنی جیاواز نەمێنێ. ئەسڵ ئەمە خلافی سنەتی تەدەیونە، یعنی ئەبوبەکر و عومەر ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ لەکەم بۆ چوونیان وەک یەکوا بوو، لەکەم بابەتی فقهی شەرعی سیاسی بۆ چوونیان وەک یەکوا بووە. بەڵام ئەو شوای نەکردووە کە ئەم دوو بەڕێزە بتوانن دوو سەرکردەی ئیسلامی بن، هەم لە بەردەست پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو سەرباز، هەم دواتر کە خۆیان ڕۆڵی سەرکردەیان بینیوە هەرگیز پرۆژە هاوبەشەکانیان بە بۆنی بۆ چوونی جیاوازەکانیانەوە تێک نەچووە. توانیویانە تەبابن پرۆژەی کاری هاوبەش ئەوەی کە لە خزمەت بەرژەوەندیە باڵاکانی کاری ئیسلامیایە بۆ سیستەمە بڕۆن. کەواتە ئێمە بەرژەوەندیە حیزبێ جیاوازەکانمان ئەمە هەر ئەمێنێ هەر حیزبە و ئەتوانێت لە دیدگای خۆیەوە خزمەتی خۆی بکە، بەڵام ئێمە پرۆژەی کاری هاوبەشمان ئێمە ئەو خاڵانی کە کۆمانەکاتەوە لە ڕووی بانخوازی، لە ڕووی دینداری، لە ڕووی ڕاگەیاندن، لە ڕووی بوارە کۆمەڵایەتیەکان، کارە جەماوەریەکان، هەموو ئەمانە ئێمە کۆکین لەسەری. ئەمێنێتەوە کۆمەڵی خاڵی زۆر بچووک کە خاڵی جیاوازن و لەوانەیە تایبەتمەندی شێوازی کارکردنی هەرێک لە حیزبەکان بێ ئەکری ئەم حیزبانی احتفاظ بەمە بکەن بۆ خۆیان. کەواتە کاری هاوبەشی ئیسلامی و ئەم پرۆژەی کە ئێمە ئەمڕۆ بۆی دانیشتوین کەس قسەی لەسەر سڕینەوەی ئەوی تر نەکردووە. ئێمە بین بە یەک شێواز بیر بکەینەوە، بە یەک شێواز کار بکەین، هەمومان خۆمان ئیلغاکەینەوە، ئیعادەی سیاغی خۆمان بکەینەوە، شتیوە کەس باسی نەکردووە. ماوەسا ڕێبەرەکەم لای بەڕێزت ئێستا دکتۆر ئاماژەی بە چەند خاڵێکی گرنگ کرد. ئێستا لەکوێی ئەو کاری هاوبەشەی سێلانە ئیسلامی کاریمی کوردستانە گەیشتونەتە چ نقطەیە؟ زانی ماوەسا سالار تەبەن کاری هاوبەشی لایەنە ئیسلامیەکان شتێکی تازە نییە. ئێمە ئەنی لە ڕابردوودا جارێ دروست بڵم لەگەڵ یەکگرتووی ئیسلامی ئێمە و کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی لە کۆمەڵی قۆناغدا کاری هاوبەشمان هەبوو و ڕەنگە لە بەشێک لەو کارانە تا حەدی ئەوە چوین ئێمە لە بوارە سیاسیەکە یەک مفاوەزات و بە یەک پاکێز بەشداریمان لە حکوومەتی خۆجەی سلێمانی کرد. ئەم قۆناغا هەنگاوێکی باشتری بڕیوەکەویش ئەوەیە بزوتنەوەی ئیسلامیش لەگەڵی بەشدارە وەکو باسم کرد و ڕێکخراوەکانی شتەمە ڕۆڵی خۆیانیان بینی و لە پرۆژەکەدا هەن. پرۆژەی ئیسلامی خۆتەزانی زیاد لە بوعدێکی هەیە لە ناو کۆمەڵگەوان پرۆژە ڕەگ و ڕیشەی لە قوڵایی ئەم خاک و ئاو و نەتۆ و نیشتیمانەوە سەرچاوە گرتووەوە شتێکی غەریب نییە بە میلەتە. ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان بەشێکی گرنگن لە خەباتی سیاسی و خەباتی چەکداری لە ڕابردوودا و یەکێکن لەو هێزانەیە ئێمە ئەو ڕابردووەمان کە مای شانازیمانە کە هێزێک بووین ینی پشکمان هەیە لە خەباتی چەکداری دژی ڕژێمی پێشوو. ئەمانە ئەو بوعدانن کە بوعدی کارکردن. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان یعنی واقع ئەمەی سەلماندووە کە واقعی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان پێویستی بە پرۆژەی ئیسلامی لە هەموو بوارەکانیەوە، لە بواری تربەوی، لە بواری داعوی، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری اقتصادی، لە بواری سیاسی، لە هەموو بوارەکان. و حقیقەت ئەم پرۆژەیە ئەگەر ئاور لە ڕابردووی بدەیەوە جێپەنجەی بەڕوونی دیارە لەسەر ئەم مجتەمەعە بەتەکید، ینی جێپەنجەی بەڕوونی دیارە بەسەر کۆمەلگا و مجتەمەعەوە. ئەگەر بشتەوە بە چاوی ڕخنە تەماشایکەی حقیقەت خاڵی نییە لە ڕخنە و کەم و کوڕی و ئەم بشمانە ئەوە نیە جێ ئەوە نییە کە چاوی پێدا بژێڕدرێتەوە بچێتەوە قۆناغی گەشتر و ئەم دیدارش حقیقەت بەو نیەتە کراوە کە بەرەو داهاتوویەکی گەشتر. واتە ئێمە ئەگەر ڕابردوومان گەشت بوو بێ با داهاتوومان گەشەدارتر بێ. ئەگەر لە ڕابردوودا خزمەتمان کردوێ با داهاتوو خزمەتکارێکی گەورەتر بین. ئەگەر لە داهاتوودا بازنەکەمان بچووک بوو بێ با لە داهاتوو بازنەکەمان گەورەتر بێ. ئەگەر لە داهاتوودا لە ڕابردوودا لە کۆمەڵی بواردا مشتەرەکاتمان زۆر بوو بێ کە بواری پەروەردەیی و داعەوی و ئەوانەیە هەندێک جیاوازیشمان لەوێ هەبوو بێ ئەکری ئەمانە بە تەواوی تەجاوزکەین و لەو بوارانەدا مشتەرەکاتمان زۆرکەین. ئەگەر لە ڕابردوودا تێڕوانینی سیاسیمان
بۆ پرسە سیاسیەکان لە هەرێمی کوردستان جیاواز بێ لە داهاتوودا وەکو ئەم ڕۆژێکی لە خواستە گەورەکانی دیدارەکە بوو لە داهاتوودا تێڕوانینمان بۆ پرسە سیاسیەکان وەک یەک لێ بکەین حقیقت پرۆژەی ئیسلامی لە هەرێمی کوردستان و ئێمە حزبیش حقیقت لە هەرێمی کوردستانەوە بۆچی دروست بووین بۆ دروست بووین کە بەو پەیامەی کە هەڵمانگرتو خزمەتی ئەم میلەتە بکەین لە خزمەتی ئەم میلەتە دابین و لەگەڵ خەمەکانیان بین لە ڕووی سیاسی شەو ئێمە و کۆمەڵی ئیسلامی زیاد لە جارێکە متەبەنیمان کرد و تۆی پێمان وایە هێزەکانی کە شوا بیرەکەنەوە کابێ ئەم پرۆژەیە هەڵوامان لێ بکە هەڵوێستە سیاسیەکانمان لە خزمەتی خەڵک و جەماوەر و میلەت دابن و ئێمە خۆشبەختانە دەستمان نەچۆتە فەسادی و گەندەڵی لە هەرێمی کوردستان و بەشێکنین لەم احتیکارە سیاسی و کە لە حکومڕانی هەرێم هەیە و بەشێنین لەو سیستەمە حکومڕانی گەندەڵی کە هەیە ئەمانە هەمووی ئەو دافع گەورانن کەوا ئەکەن ئێمە بڕوانینە ئەو داهاتووە بووە هەنگاو بنین بەرە ئەو داهاتووی ماسە ڕێبوار ئێوە پێشتر وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی پرۆژەیەکتانە بووە تەنانەت یەک لیستیشتانە بوو لە یەکێک لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە یعنی هەندێک لە ئەزموونەکانتان تاقی کردوێتەوە ئەوە زمونانە تیا سەرکەوتوو بوون یاخود تیا سەرکەوتوو نەبوون و ئەشمەوێ بڵم کە کاری هاوبەشی ئەم جارەتان بەو شێوە بێت یاخود گەورەترە بەرەو هەنگاوی گەورەتر ئەزانی مامۆستا سالار ئێمە ئەمڕۆ ئەم دیدارەمان کردووە ڕاستی حقیقت ئێمە لەم دیدارە ئەمڕۆم دیدارەمان کردووە یعنی ئەمانەوێ ینی بەو ئومێدەوە بڕوانین کە هەنگاوی جددی بنین هەنگاوی جددی بنین کە وەکو شتانی کە سەرەتا باسم کرد بگەین بەوە ئەمەی لە ڕابردوودا ئێمە کردومانە ینی بەڵێ ئێمە زیاد لە جارێک کاری هاوبەش و لیژنەی هاوبەشمان هەبووە و بۆکو باسم کردەوەی ئەزمموی خزمەت و ئەمانش ئێمە لەمانە لە هیچی پەشیمان نین ئەزمموی باشن هەنگاوی باش بوون بەڵام ئێستا ئەمڕۆ ئەوەی ئێمەش گوێمان لێبوو تموحی خەڵکی ئیسلامی لەوە گەورەترە کە یعنی لە جزئیاتی بچووکدا کۆیکەینەوە وەکو لە بەلاغەکەشدا ئاماژەی پێکراوە هەنگاوەکانی داهاتوو ئەبێ استراتیژی بن و نابێت تاکتیکی بن و نابێت شتی کاتی بن شتی مەرحەلی بن بەڵکو بێ ئەساسێکی گەورەیان هەبێ و ئێمە بەم ئەساسە شۆ بەڕاستی ئەتوانین بگەین بە دەرەنجامی باش و تەندروست زۆر باشە دەستخۆش دکتۆر ئەمەوێ بپرسم کە لە بەلاغەکەشە هەر ئاماژەی پێکراوە کە قسە و باز لەسەر جۆرێک لە خاڵەکرێکە هەنگاوی قورسیەوێ بۆی بنێ مەسەرەن چارەسەرکردنی قەیرانی سیاسی قەیرانی دارایی هەرێمی کوردستان پێت وایە جارە نێوماڵی سێلایەن ئیسلامی نەگەیشتونتە هەنگاوێکی گەورە پێتان وایە ئەم لە ڕێگەی ئەم دیدارانەوە لە ڕێگەی ئەم خاڵی هاوبەشەوە بتوانن قسە و باسێک لەسەر قەیرانی سیاسی بگرێ قەیرانی دارایی بکرێت لە کاتێکدا ئێمە بینین دوو دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان مۆنۆپۆلی هەموو پرۆژە و کاری چاکسازیان کردووە قۆرخیان کردووە پێت وایە ئەم سێلانە بتوان ئەم هەنگاوە هەڵگرن لایەنی ئیسلامیەکان هەم لە ڕووی تەواجودیان لە پەرلەمانە لە حکوومەتە لە شەقامە قورسایی خۆیان هەیە سەنگی خۆیان هەیە ئەگەر ئەمان بتوانن پێکەوە ئەم سەنگە بەکار بێنن بۆ پاراستنی هاوسەنگی هێز لە کوردستانە ئەتوان زۆر بە باشی بەکاری بێنن و ئەتوان کاریگەری زۆر باشان هەبێت چونکە ئەوان ئەتوانن پێکەوە بۆ نمونە لە ڕووی پەرلەمانەوە لە ڕووی حکوومەتەوە لە ڕووی شەقامەوە فشار بخەنە سەر دەسەڵات ئەو دەسەڵاتی کە زیاتر بۆ نمونە قۆرخکاری پێوە دیارە ئەو دەسەڵاتی کە بە هۆکارێکی سەرەکی تر ئەبیندێ لەو قەیرانانی کە دروست بوون لە کوردستانە بەلایکەم و ئیسلامیەکان ئەتوان ئەستۆپاکی خۆیان بۆ شەقام بسەلمێنن ئەوەی ئێمە پرۆژە ئەدین بەڵام بەگوێمان ناکرێت ئەو کات تۆ ئەستۆپاکەبی لای خەڵک بەوەی کە تۆ بەشێکنی لەو گەندەڵ ئەم مەبدەئە لە بەڕێزت بەشداری لە هەموو دیدار و گفتوگۆکانیان ئەم دیدە لای هەر سێلانەکە دروست بووە بەدڵنیاییەوە ئێمە هیچ کەسێک نییە نەک لە سێلایەنەکە هیچ کەسێکی مسلمانی ڕازی بێ بە نائەدالەتی هیچ کەسێکی مسلمان نییە ڕازی بێ بە بەستەمکردن لە خەڵکو و خواردنی موچەی خەڵکو و کاریگەری خراپ لەسەر بژێوی خەڵک دروست بکرێت قۆرخکردنی دەسەڵات بکرێت پەکخستنی دامەزراوە ڕسمیەکانی کە ئەمانە بە دەنگی میلەت ئەو دامەزراوانە دامەزراون کەس نییە لاری لەوە هەبێ بۆی کە ئەمانە حاڵەتێکی ناسەروشتنی پێویستیان بە چارەسەر هەیە لەوانەیە ئێمە دیدگای جیاوازمان هەبێ لە شێوازی چارەسەرکردن و ئەولەویەتی چارەسەرکردنمان بۆ کێشەکان چۆنە بەڵام ئێمە کۆکین لەسەر ئەوەی ئەمانە ئەبێ چارەسەر بکرێن و ئیسلامیەکان ئەبێ بەشێک بن لە چارەسەر بۆ ئەم گرفتانە کاژڵێن بەشێک بن لە چارەسەر واتە ئەمانە بەشێک بن لە چارەسەری ئاشتیانە چارەسەرێک کە تەوافق و بتوانن هێزە سیاسیەکانی تر کۆبکەنەوە لەسەر مێزی گفتوگۆ و بەشێک بن لە هەوێنی تەبایی لە کۆمەلگای کوردیدا ئەگەر ئیسلامیەکان خۆیان بۆ ناوخۆی خۆیان توانیان
بگەنە قەناعەت بەوەی بەریتمێکی یەکسان بە یەک شێوازکار بکەن ئەتوان ئەو سنگیان بۆ بگەڕێتەوە و ئەتوان ئەو ڕۆڵە کاریگەرە ببینن کە هەم خزمەت بە پرسە نیشتیمانەکانی کوردستانەکە و هەم خزمەت بە حیزب بەدەسەڵاتدارەکان خۆیشیانەکە چونکە ئەم قەیرانی کە ئەوان دروستیان کرد و ئێستا پێیان چارەسەر نابێ ئێستا گفتوگوی سیاسی گەشتۆتە حاڵەتی چەق بەستن گەشتۆتە حاڵەتی ئەوەی زمانی لێکتێگەیشتن سواوە لە نێوانیانە پێویست بۆ ئەکا بەوەی کەسێکی نێوەندگیر هەبێ کێ ئەتوانێت نێوەندگیر بێ لە شەقامی کوردستانە تەنها ئیسلامەکان ئەتوان نێوەندگیر بن لەو شەقامەیە خەڵکی تر ئەو نێوەندگیریە هێزی دەرەکی لەوانەیە ئەو میستاقیەتی نەبێ کە بێلایەنانە بەبێ ئەوەی بەرژەوەندی خۆی ڕەچاو بکە ئەو نێوەندگیریە بکە بەڵام ئیسلامەکان ئەتوانن بیکەن بەڵام ئەمە کاتێک گرەوی لەسەرێکێکە ئیسلامەکان بۆ خۆیان بتوانن لەناو خۆیانە خاوەنی گوتارێکی سیاسی پرۆژەی سیاسیە گرتو بن ئەتوانن بەتەکیید باشە لێکێک لە خاڵەکانی ڕاگەیەندراوەکەیاندا دەڵێت دکتۆر تەبایی و هاوڵوێستی ئیسلامی پرۆژەی برایەتی یەکریزی استراتیژە و دوورە لە تاکتیک و هەنگاوی کاتی مەبەست لەم دەستەواژەیە چییە تەکتیک ینی سێلانەکە تەکتیک لە یەکتر بکەن یاخود کاتکوشتنێک بێت ینی هێشتا گومان هەیە من پێم وانییە گومان هەیە ئەوەی کە نووسراوەتەوە مەرج نییە گومان بێ ئەوە وەڵامی بەشێکە لە شەقام هەندێک لە خەڵک لە سوۆسیال میدیا و لەمانە ئەو پرسە ئەو ڕژێنن بۆی کامە لەوانەیە ئیسلامیەکان بۆ قۆناغێک لە قۆناغەکان یا بۆ پرسێکی تایبەت ئەم پرۆژەی برایەتیەیان کردبێ ئەوە وەڵامە بۆ ئەوان ئەگینا ئەمە هەڵقۆڵاوی دەستەی باڵا و دەستەی کارگێڕی و لیژنەی هاریکاری نییە ینی هیچ کات جنای مامۆستا ڕێباریش ئاگادارە بۆی ئێمە ڕۆژێک لە ڕۆژان مناقەشەی ئەومان نەکردووە کە ئەم پرۆژەیە بۆ کاتێکی دیاری کراوە یا ئەم پرۆژێ ئامانجێکی دیاری کراوی ئەوەی کە من ئێستا گزارشتی لێ ئەەکەم کە باس لەوە ئەەکەم کە ئەم پرۆژەیە بە ئاراستی ئەوە نییە هێزە سیاسیەکان بسرێتەوە یا بۆ چونە جیاوازەکان بسرێتەوە هەڵبەت من ئەمە ئێستا قۆناغی ئێستا باسەکەم بەڵام لە داهاتوویەکی دوورە پێم وایە ئێمە پێویستمان بەوە هەیە کە فعلەن ئەم قاڵ بە جیاوازانی کە بۆ خۆمان دروست کردووە فڕی بدەین هەمومان بینەوە ناو یەک قاڵب هەمومان یەک قەباری سیاسی یەک قەباری ڕاگەیاندن یەک قەباری کارگێڕی یەک قەباری پرۆژەی بانخوازی تەمتیلمان بکاوێ نامان بکە چونکە مبەڕیڕاتی جابوونەوەمان بەڵام ئەمە لەوانەیە ئەم خیتاب یا قسەکردن لەسەر ئەم شێوازە لە کارکردن لەم ڕۆیە خەوێکی ئەرخەوانی بێ دوور بێ ئەمڕۆ ئێمە باس لەمە بکەین ئێمەش نامانەوێ خیتابێکی ناواقعی یا قسەی ناواقعی بە جەماوەری خۆمان بڵێن میستاقیەت ئێمە ئێستا چیمان پێ ئەکرێ ئەوەی ئەتوانین بیکەین ئەوەیە کە من عرض دەکەم ئەتوانین ئەمە بکەین ئەوەی کە لە داهاتوایە ئەوە هەوڵی بۆ ئەدەین تمۆحمان وایە بگەین بەڵام من پێم وانیە لە داهاتوویەکی نزیکا ئەوە تحقیقە بێ کەواتە ئەوەی کە باسەکرێبەوەی ئەم پرۆژەیە تاکنیک نییە بەسمان ئەوەیە ئەم هەنگاوانی ئێمە دەستمان داوەتەوە ئەو قەناعەتی لایلایەنە ئیسلامیەکان دروست بووە بە هیچ شێوازێک مەرحەلی نییە کاتی نییە و ئینەما هەوڵدانە بۆ ئەوەی ئێمە و ئێمە هەر هەنگاوێکیش کە ناومانە ئێستا لە دەستەی باڵا لە کارنامەی دەستەی باڵا ئەو خاڵە جێگیرە کە ڕێکەوتون سازش هەیە لەسەری و ڕێکەوتنی تەواو هەیە لەسەری پەسەند کراوە بەوەی کە ئەو هەنگاوانی تا ئێستا ناومانە پاشەکشەی لێ ناکرێ هەرچی ببێ ئەکرێ بۆ لەم و دووە لایەنێکی سیاسی ئەڵین ئەکرێ ئەمە ئەگەرە احتیمالە تا ئێسەواری نییە بەس ئێمە ناتوانین تەنە بۆکەین پێشبینی داهاتوو بکەین کە چییە بەڵام هەر لایەنێکی سیاسی لەم قۆناغیژە داوا بکە بۆی ئەو پێویستی بە کاتی زیاتر هەیە بۆ بیرکردنەوە بۆ هەنگاوی داهاتوو مافی خۆیەتی بەڵام لە هەنگاوەکانی تا ئەمڕۆی پاشگەز نابێتەوە لە پرۆژەی برایەتی و ڕاوێژ بەیەککردن و هەوڵدان بۆ یەکخستنی دیدگاکان لەمە نایێتە دووە زۆر باش دەستخۆش دکتۆر ماوەستا ڕێبوار ئەمێ بپرسم ئێوە وەکو سێلانی سیاسی ئیسلامی لە هەرێمی کوردستان هەرسێکتان کاری سیاسیەکان لە پەرلەمانە تەواجودتان هەیە و دوانیش لەو دوو حیزبە لە حکوومەت یاریمی کوردستانیش بەشدارە ئەمێ بپرسم ئێوە گەیشتونەتە ئەو مەبدەئی کە کارە سیاسی و یاساییەکان پێکەوە خاڵی هاوبەشتانە بێ پێکەوە پرۆژەتانە بێ پێکەوە لە پرسە سیاسیەکان هاودەنگ بن هەم باماشەوە لە پرسە یاسایەکانیش خۆی ئەمە خاڵێکی زۆر جەوهەریە بۆ دەستەی باڵای کاری هاوبەش و لایەنە ئیسلامیەکان حقیقەت بۆ یەکێک لەو خاڵانەی کە ڕەنگە لە ڕابردوودا و ئێستاش ئەوەی کە زۆر جار ینی گومانە خاتە سەرکەوتنی پرۆژەکە ئەو لێک جیاوازیە ینی مەگەر سەریح بین و ڕاشکاو بین ئەو جیاوازیە سیاسیە کە لە هەڵوێستی سیاسی ئەو لایەنانە هەیە ئێمە ئێستا تەمەنیانی ئەبێچێ لە کارەکانمان کە خواستی
ینی من پێم وایە قاعیدەی سێلایەنە کەشە کە ئێمە بتوانین لە پرسە سیاسیەکان هاوهەڵوێست بین. ئێمە لە کارنامەی کاری هاوبەشی دەستەی باڵای هاوبەشیش یەکەم خاڵێک یا دووەم خاڵ کە دەرجمان کردووەدا ئەویت لەسەر پرۆژەیەکی گشتگیر بۆ کاری ئیسلامی ڕێکەکەوین ئەوەیە کە هاوهەڵوێست بین لە ڕووی سیاسیەوە لە پرسە سیاسیەکاندا یەک هەڵوێستمان هەبێەوە بە یەک جۆر تعبیر لە ڕای سیاسی بکەین ڕای سیاسی خۆمان. ئەمە تەبانیانی ئەمێنێتەوە ئەوەی ئێمە چەند لە داهاتوودا لەو ڕۆ سەرکەوتووە بین. خۆتەزانی ینی ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە واقعێکی سیاسیە با بڵین لێکترازانێکی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە. ئەم لێکترازانە سیاسیە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا وێنەی ینی هەڵوێستی سیاسی لایەنەکان بە تەواوی ڕوونە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەم وێنەیە ئێستا هاوڵاتیان سەیری ئەم 5 حیزبەکەن و سیاسەتی هەر لایەنێکیان لەبەر چاوڕوونەوە هەڵوێستە سیاسیەکانیشیانە زانن حەقیقەت. من ناچمە سەر ینی سەحەتی هەڵوێستە سیاسیەکان و ینی دروستی و نادروستیان لە ڕاستیدا بە ئەندازەی ئەوەی کاڵێم ئەمە یەکێکە لە هەنگاوە ئەساسی و بنەڕەتیەکانمان کە من پێم وایە خاڵێکی جەوهەریە و بەرەو ئەوەمانە با کە بەڕاستی ئەم پرۆژەیە تۆکمە بێ و پتە بێ و پایەکانی بە تەواوی چەقی و بن لە کۆمەلگادا ئەگەر ئێمە بتوانین لەسەر ئەمانە ڕێککەوین. دەستپێکی ئەم کارانە بەرەو ئەوەیە و ئێمە کۆبوونەوەکانیش معدل یەکێ لە بابەتە ئەساسیەکانمان قسەکردن لەسەر پرسە سیاسیەکان ئەوەشمان لەبیر بێ کە ئەم هەڵوێستە سیاسیانش کە باسییان لێوە ئەەکەین بە نەتیجە لە پێناوی ئەوەیە کە لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ. خۆ هەڵوێستی سیاسی چی؟ هەڵوێستی سیاسی ئەوەیە کە تۆ جاریوەیە لە بەرامبەر فەسادە وەستیتەوە لە بەرامبەر گەندەڵیە وەستیتەوە لە بەرامبەر ئەو ئیحتیکارە ئەوەستیتەوە لە هەرێمی کوردستان لە بەرامبەر لە کارخستنی دامەزراوەیەکی یاسایی گەورەی وەکو پەرلەمانەوە وەستیتەوە لە بەرامبەر ئەوە وەستیتەوە کە دامەزراوەی قەزایی بە تەواوی مسەیەسە و ڕۆڵی خۆی نابینێ لە بەرامبەر ئەوە وەستیتەوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ناحەق پاشەکەوتێکی زۆرەملەی موچیان بەسەردا ئەسەپێندرێ بەڵام ئەو هەموو ترەخشان و پەخشانکردنی سەرۆت و سامانی ئەم میلەتە بەڕوونی دیارە لە هەرێمی کوردستان. ئەمە هەڵوێستە سیاسیانە مصداقیەتی پرۆژەی ئەم پرۆژەیە مصداقیەتی حەقیقی ئەم پرۆژەی ئیسلامیان لە هەرێمی کوردستان ئێمە ئومێدمان وایە وەکو کۆمەڵی ئیسلامی ئێمە جددین بۆەوەی یەک هەڵوێست بین ڕووی سیاسیەوە. من ئومێدم وایەوە پێش واشی ئەبینین کە دوولایەنەکەی کە شەمان ئامادەیان هەیە هەنگاومان دەست پێ کردووە ئینشاءڵڵا لە داهاتوودا ئەبینین کە یەک هەڵوێستی سیاسی ئەبین. خۆ ئەگەر بۆ شێوەیەکی کاتیش هاو هەڵوێستی سیاسی نەبین ئێمە وامان معالەجە کردووە کە ئەمە لەم مەرحەلێ ئێمە تەفەهومی ئیجتیهاداتی سیاسی جیاوازی یەکتر بکەین لە باشە. مۆسە ڕێبوار هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەمڕۆ ئەوەیان بڵاو کردەوە گوایە کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ یەک ریزی لەگەڵ دوولایەنەکەیان نییە و تەحەفوزی هەیە لە هەندێک لە خاڵەکان. ئەمە لێدوانی ڕسمی کۆمەڵی ئیسلامی کوردستانە یاخود ئەمە واتەواتی بەشێ لە کەناڵەکان؟ وڵا کۆمەڵی ئیسلامی تەمان ڕوونە کۆمەڵی ئیسلامی ئەگەر نەبووایە تەمەن نەئەچوو وە هیچ کەسێ تەمەن ناتوانێت بە زۆر کۆمەڵی ئیسلامی ڕاکێشێتە ناو یعنی هەم بۆ ئەم دیدارە و هەم بۆ دەستەی باڵای کاری هاوبەش. ئێمە خۆمان قیادەی سیاسی کۆمەڵ خۆی خاوەنی بڕیاری کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵ خۆی بڕیاری داوە کە بچێتە ناو دەستەی باڵای کاری هاوبەشەوە نەک بڕیاریشی داوە بچێ خۆ یەکێکە لە پێکهێنەرە ئەساسیەکانی و بە تاکید دەستەی باڵای کاری هاوبەش بەبێ کۆمەڵی ئیسلامی پێک نەهات لەبەرەوە کۆمەڵ لەگەڵ هەنگاوی استراتیجیە لەگەڵ هەنگاوی ئەوەیە کە ئێمە پایەکانی ئەم یەکریزی و ئەم پرۆژە ئیسلامی وەکو من لە کۆی بەرنامەکە باسم کرد بە تەواوی چەقی و بن لە کۆمەڵگا و پرۆژەیەکی پتە و تۆکمە بێ وەکو لە بەلاغەکەشدا ئاماژەی پێکراوە شتی کاتی نەبن و مەرحەلی نەبێت. کۆمەڵی ئیسلامی تەمەن نەدوو دڵە نەساردە و کۆمەڵ لەگەڵ یەکریزیە ئەسڵن ئێمە ئەم وحدەت و یەکریزیە ڕابردوو ئەوەی بۆ شایەتیەوەی بۆ داوین کە ئێمە هەمیشە دەست پێشخەر بووین ولا ئێستاش خواستی ئێمە ئەوەی کە کاک دکتۆر خالید باسی کرد کە لە کۆتاییدا ئێمە خاوەنی یەک قەوارە بین حقیقەت ئەمە صحیحە ئەمە خواستی ڕاستەقینەی ئێمەیە و ئەگەر گوتراوێتیش کاکە ئەمە ئاوا بەبێ ینی بەبێ پێشەکی ناکرێ وەکو وتومانە فەرمون با پێشەکیەکانی دەست پێ بکەین با پێشەکیەکانی ئەوە دەست پێ بکەین کە ئێمە بینە خاوەنی یەک هێزی سیاسی ئیسلامی کاریگەر لە ساحەکە نا ئێمە نەدوو دڵین نەموتەڕەددین نەساردین بەڵام ینی لەگەڵ هەنگاوی محکەمین لەگەڵ هەنگاوی پتەوین لەگەڵ ئەوەین کە بە تەواوی
ینی لێک تێگەیشتنی تەواو دروست بێ و بەرچاومان ڕوون بێ و ئامانجەکان دیار بن و ئەم پرۆژەیە لەسەر مەساری تەندروستی خۆی هەنگاو بنێت. زۆر باشە دەستخۆش دکتۆر ئەگەڕێمەوە لای بەڕێز ئەمڕۆ من لە دیدارەکەەوەی بینیم زۆترین کەسایەتی ئیسلامی مامۆسای زانکۆ ڕۆشنبیر لەوێ بەشدار بوون کەمتر بەرپرسانی باڵای سێلانە ئیسلامیەکان بەدیەکرد ئەوەنەی کە تەواجودی زیاتر تەوشمە ئیسلامێک و مامۆسانی زانکۆ لە دەرەوەی سێلانە سیاسەکە مەبەسمە ئەوان پرۆژیان پێبوو ئەوان وەساییان پێبوو بۆ سێلانە ئیسلامێکە و ئەو خاڵانی کە باسیش کرا لەلایەن ئەوانەوە کە تەڕەح بۆ سێلانەکە کراوە بۆ دەستەی باڵای ئەم دیدارە توانرا تەفەهومێک بکرێت لەلایەن ئەو خەڵکانەوە کە لە دەرەوەی ساحی سیاسی سێلانەکەن ئەو خەڵکانی لەوێ بوون کەسیان نامۆنین بە ئەسلی پرۆژەکە چکە پرۆژەکە نزیکەی ساڵونی وێک زیاترە ئیشی لەسەرکرێ و ئەوان بەشێک بوون لە پرۆژەکە لە سەرەتاوە هەڵبەت هەمویاننا بەڵام زۆرینی ئەوانی لەوێ بوون ینی ئێمە تا ئێستا چەندین دیداری بەرفراوانمان کردەوە بە بەشداربووی ڕێکخراوەکان کەسایەتی ئیسلامیەکان لایەنە سیاسیەکان ئەم پرۆژەی کە ئەمڕۆ نەخشە ڕێگاکەی لێکەوتوێتەوە نامۆ نەبووە بە کەسمان ینی ئێمە ئەمڕۆ پرۆژەکەمان نبینیوە دەمێک ئێمەم پرۆژەیە گەڵاڵە ئەکرێ هەنگاو بە هەنگاوەکانی دراسە ئەکرێ دید و تێڕوانینی خەڵکی لەسەر وەرەگیرێ کەواتە ینی ئەم پرۆژەیە لە ژوورە داخراوەکانە پرۆژەیەکی سیاسی نەبووە ئەوان بەشێک بوون لە پێکهێنەری پرۆژەکە وجودی ئەوانکو عرضم کردی ینی ئەو گرنگی بەلای منەوە هەبوو بەوەی کە ئەم مەسەلەی کاری ئیسلامیە کارێکی سیاسی نییە ئێمە ئەوە گرنگ بێ لە لامان چونکە ڕێکخراوەکان کاری سیاسی ناکەن بەڵام لە پرۆژەکەیە هەن ئەو کەسایەتی ئیسلامیانی کە چەندین مامۆسای زانکۆی تیا بووە خەڵکی ڕۆشنبیری و ئەکادیمی تیا بووە خەڵکی مامۆسای ئاینی تیا بووە خەڵکی ڕۆشنبیری تری خاوەن قەڵەمی تیا بووە ئەمانە هەمان بەشێکن لە پرۆژەکە و هیچیان سیاسی نین کەسیان کاری سیاسیش ناکەن بە چ سیفەتێک لە پرۆژەکەیان بە سیفەتی ئەوەی پرۆژەکە بەشێکی سیاسیە بەشەکەی تری بریتیە لە پرۆژەیەکی ئیسلامی پرۆژەیەکی نیشتیمانی پرۆژەیەکی نەتەوایەتی پرۆژەیە کە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە بە گوزەرانی خەڵکەوە بە ناسنامەی خەڵکەوە هەموو ئەمانە هەموو خەڵکێک پێوەی پەیوەستە کەواتە نامۆنیە ئێمە ئەگەر ئەوان ببینین لەوێ ئەوان تا حدێکی باشیش ئەوەی کە ئێمە هەستەکەین ینی متەجاوی بن چونکە ئێمە ئەمڕۆ بە 6 گروپ ئیشمان کردو کردمانە بە سیستەمی وەرکشۆپ 6 گروپمان تشکیل کردووە گروپەکان متەجانیس بوون دواتر نوێنەرێکی گروپەکان هاتووە قسەی کردو بە ناوی هەموو گروپەکەەوە ینی ئەم توانیوێتی بە تەوافق ڕێی گروپەکەی بێنێ لە ماوەی 5 دقەیە گروپێکی 22-23 کەسی ئەم عەرزی بکە جا هەندێک جاروا هەڵکەوتووە ئەو بەڕێزی کە بۆ بە نوێنەری گروپەکە پەرلەمانتارێک بووە هەندێک گروپ خوشکێک نوێنەریان بووە هەندێک گروپ مامۆسایەکی ئاینی نوێنەریان بوو هەندێک گروپ مامۆسایەکی زانکۆ نوێنەریان بووە هەروەش بە عەشوایی نەک بڵێ ئەمە موسەیەس بۆ ئێمە وتمانە با ئەو گروپە ئەوە نوێنەری بێ نا هەروە بە عەشوایی وا هاتوتە دەست کەواتە یعنی ئەمە هەموو چین و تێژەکانی ئەم کۆمەلگایە بەشداری نەکردنی خەڵکی سیاسی کەمتر لە دیدارەکەیە لەوەرەی ئێمە پێمان وا بۆ گەلەیش لەوانەیە هاتبێتە سەر حیزبەکانی خۆیان بۆ بەڕێزانی کە نوێنەریان بوون لە دەستەکەیە دیدگای ئێمە وا بوو توانە ئەم بەڕێزانە لە ڕێی ئۆرگانە حیزبەکان و هەم تەوجیهاتەکانیان پێئگا هەم قسەی ئەوانەگا بە دەستە و دیدارەکە بەڵام خەڵکانی تر کە لە دەرەوەی ئۆرگانە حیزبێ مەسەلەن هەڕەمیەکانن با قسەی ئەوان زیاتر وەرگرین ینی بۆ نمونە مامۆستا ڕێبوار کە نوێنەری کۆمەڵە لە دەستەی باڵا و لە دەستەی کارگێڕیش و لە دیدارەکەی شاتەشریفی لەوێ بووە مامۆستا ڕێبوار کەسێک کە ئەتوانێت بەیانی لەگەڵ هەموو ئۆرگانەکانی کۆمەڵ کۆ بێتەوە بەڵام ڕێکخراوەکانی تر بۆ مامۆستا ڕێبوار بەردەست نابن کۆیان کاتەوە پەیامی خۆیان پێ بگەێنن شتێک تەڕەکە کە پێشتر هەنگاوی بۆ نەنرابوو ئەوەی کە ئێمە هەڵبەت سەرەتا ئێمە باسمان لەوە کرد بەوەی ئەم نەخشە ڕێگایە بەرنامەی دیدارەکەیە لەسەر ئەم نەخشە ڕێگایە و خاڵە گشتەکانی ئەڕۆین ئەوەی کە باس کرا لە چوارچەوەی نەخشە ڕێگاکەیە زۆر باشە هەنگاوی ئایندەتان چییە بێت هەنگاوی ئایندە بریتیە ئێمە ئەمڕۆ قسەی خەڵکمان وەرگرتووە لەسەر نەخشە ڕێگاکە تاوتوی نەخشە ڕێگاکە کراوە ئەو بەڕێزانی کە لێ بوون تێبینی و سەرنجی خۆیان هەبووە لەسەر نەخشە ڕێگاکە ئێمە کارنامەی خۆمان هەیە ئەو کارنامەی کە دەستەی باڵا پەسەندی کردووە ئەم پرۆژەیش ئێستا لە بەردەسایە تاوتوێکردنی پرۆژەکە و گەڵاڵەکردنی تەبەن تا ئێستا پرۆژەکە ڕەشنووس بووە لەم دووە ئەم نەخشە ڕێگایە ئەکرێ بکرێ بە پرۆژە ئیشی لەسەر بکرێ قۆناغبەندی بۆ جێبەجێکردنی خاڵەکانی پرۆژەکە بکرێ بۆ نمونە قسە لەسەر دابەزاندنی بیرۆکەی دروستکردنی دەستەی باڵا و کاری هاوبەش کراوە بۆ ئۆرگانەکانی خوارەوە ئەمە قسەی لەسەر بکرێ
پێشنیاری ئەوە کراوە کە فراکسیۆنەکان یەک بخرێن ئەمە قسەی لەسەر بکرێ و ڕیزبەندی و قۆناغبندی بەپی ئەولەویەت و بەپی هەلومەرجی سازانی بۆ ئەم قۆناغە ئەبێ ئەمە ئیشی لەسەر بکرێ کەواتە کاری داهاتووی ئێمە ئەوەیە چۆن بتوانین ئەم نەخشە ڕێگایی کە لە دیداری یەکەمە پەسەند کراوە و خەڵک قسەی لەسەر کردووە چۆن بتوانین بەرجەستەیکەین لە کاری داهاتوومانە بالإضافة إلى أوي شيء دستي بالاوك وكارنامە قسەی لەسەر کراوە کە من پێم وایە گرنگترین خاڵ مامۆستا ڕێبواری شەر ئاماژەی پێکرد مەسەلەی یەخستنی هەڵوێستە سیاسیەکانە بەداخەوە من ئەمڕۆ شەر باسم کرد بۆ هەندێک کەناڵی ڕاگەیاندن قەدەری ئەم پرۆژەیە لە هەلومەرجێکا لەدایک بووە کە ڕووداوە سیاسیەکان زۆر پێیە خێراگوزەرەکەن یعنی تۆ ئەمڕۆ ناتوانانی تەنەبووەکەی بۆیانی چ ڕووداوێکی سیاسی ڕوەدا هەم لە کوردستانە هەم لە ناوچەکەیە زۆر کات ئەمە وا ئەکا پەلەی ئەم پرسە سیاسیانە کەمتر دەرفەتی ئەوە ئەدا بە خاوەن بڕیارەکان کە هەڵوێستە بکەن و بتوانن هەڵوێستێکی تەبا و هەڵوێستێک بە تەفاهم لەسەری وەربگرن چونکە چاوەڕێت ناکە حەدەسەکان تێ ئەپەڕێ لەبەرەوە ئەو بەڕێزانە مەسەلەن وەفدێکە چێتە لای ئەم لایەنە ئەچێتە لای لایەنەکەی تر ئەم لایەنە هەڵوێستی خۆی ئەدا ئەمە جادی وایە هەڵوێستی جیاواز کە ئێمە ئەمە خواستی ئێمە نییە خواستی ئێمە ئەوەیە ئەم بەڕێزانە هەڵوێستی سیاسیان هەوڵ بدەن تەباو یەک بێت بۆ ئەوەی کە پرسە سیاسیەکان چونکە زۆربەی کات حاڵەتە جیاوازەکە لە پرسە سیاسەکانەوە سەرچاوە ئەگرێ شۆڕە بێتەوە دێتەوە سەر هەموو جونگەکانی تری کارە ئیسلامیەکە ئەگەر ئێمە بتوانین لەوێەوە ئەو دەلاقەیە بگرین ئێمە نێرین لێەوە خاڵە جیاوازەکان خاڵی لێکترازان لە هەڵوێستە سیاسەکانە دروست بێ ئێمە تەسەورێکین لە خاڵەکانی ترا کێشەمان نیە و لێکترازانمان نییە دەستخۆش دکتۆر مامۆستا ڕێبوار لە ڕووە سیاسی و یاساییەکەەوە قسە بکەین ئێوە وەکو سێلانی سەرەکی هەرێمی کوردستان داوا ئەکەن لە ڕاگەیەندراوەکەدا کە پرۆژەیەکیشتان هەبێت بۆ حاڵەتی سیاسی هەرێمی کوردستان و پرۆسی چاکسازی و ڕوبەڕبوونەوەی گەندەڵی ئێوە سێ دیتی جیاواز لە ساحەی هەرێمی کوردستان کاری سیاسی خۆتانەکەن پرۆژەی پێکەوە یەک پرۆژە گەڵاڵاکەن پێدوانیە بتوانن تووشی جۆرێک لە بەریەکەوتن ببن لە دید و بۆچوونی کاری سیاسی لە هەرێمی کوردستان بێگومان لە هەندێک خاڵە لە ڕووی سیاسیەوە ئەم سێلانە جیاوازن لە یەک ئەساسەن تەبانەمە وەزیفەیەکی گەورەی ئێمەهی ئەم لایەنە ئیسلامیانەوە وەزیفەیەکی گەورەمانەکە ئێمە خاوەنی پرۆژەیەکی سیاسی نیشتیمانی کاریگەر و گەورە بین لە هەرێمی کوردستان بەو پێی ئێمە چووەک هێزی سیاسی جارە چووەک ئەوەی کە هێزی سیاسی ئیسلامین وە پەیامە ئیسلامیەکەمان ئەومان لەسەر واجب بکات و ئەمە بەپێی ینی ئەگەر بگەڕینەوە بۆ ئاەتەکانی قورئانی پیرۆز و بۆ فەرمودەکانی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بەڕوونی ئەبینین کە ئێمە لەو ڕووەوە ئەرکمان لەسەر شانە بەرامبەر نەتەوە میلەتەکەی خۆمان و ئەو واقع سیاسیش کە هەیە لە هەرێمی کوردستان واقع سیاسی کە زیاد لە ینی ناچمەوە سەر ئەو بوارانەی کە لە هەرێمی کوردستان تەبەن تۆ بۆ هەر بوارێک دەستی بۆ بی لە پەرلەمانەوە بۆ حکوومەت بۆ قەزا بۆ ینی هەر جانبێک دەستی بۆی شەرخێکی گەورە هەیە لە جونگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەم واقع سیاسیە مەسئولیەتی هێزە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان گەورەترەکە و ئەم واجبە لەسەر ئێمە گەورەترەکە کە ئێمە زۆر بە خێرایی زۆر بە زووی دیدگای سیاسی خۆمان یەک خەین و ئەم دیدگا سیاسیەمان لەسەر ئەو ئەساسەیەک خەین کە یعنی ئێمە یەک پەیامە ئیسلامیەکەی خۆمان چیمان لەسەر واجبەکە دوو خواستی خەڵکو و جەماوەر کە من پێم وایە ئەم دوانە تەزاروب ناکەن بەڵکو هاوتەری بن و لەگەڵ یەک دێنەوە بۆچی چونکە ئەوەی کە ئەگەر ئێمە خواستە ئیسلامیەکەی خۆمان جێبەجێ بکەین ئەو کاتە بەرەی خەڵکی مەزلوم و مافخورا و ستەم لێکرا و دیارەوە ئێمە بێ لەو بەرێبین ئەو کاتێمە ئەوەی کە لەوێ باسکراوە کە جنابەت باسیەکە ئەگەر بتوانین نێم دیدگایە دروستکەین حقیقەت ئەم پرۆژەیە گومان بەجێ ئەهێڵێ ئەم پرۆژەیە ینی ئەچێتە ئاستی ئەو تمۆحی خەڵک لی چاوەڕوانە و فعلن ئیسلامیەکان بوورە مامۆستا ڕێبوار بە دێڕێک عەفوەن بەڵێ بە دێڕێک تاویکە قسەکە ئیسلامیەکان ئەو کات یعنی حقیقەت ئەبن بە خاوەنی ئەو پرۆژە کاریگەرەی کە ئەتوانن جێی ئومێدی خەڵک بن و ئەتوانن دەستپێکی گۆڕانکاریەکان لەسەر دەستی ئەوان دەست پێ بکەن. بەڵێ دەستخۆش دکتۆر بە دێڕێک ئێوە دید و تێڕوانینتان بۆ ئایندەی کاری هاوبەشی ئیسلامیەکان چۆنە؟ من پێم وایە ئەگەر ئێمە ئیخلاص بۆ خوا ئیرادەی کارکردنمان هەبێ هیچ شتێک مستەحیل نییە لە بەردەم کاری ئیسلامیە. بەڵێ زۆر سپاس بۆ هەرێکە لە بەڕێزان ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەروە بەڕێز دکتۆر خالید محەممەد ساڵح مامۆستای زانکۆ ئەم گفتوگۆیان لەگەڵم سپاس بۆ ئامادەبووتان. بینەرانی خۆشەویست سپاس بۆ بینەری ئێوەش تاکو ئێستا بینەرمان بوون بەخوای گەورەتان دەسپێرم. شەوێکی شاد.